ئەم نزیکبوونەوەیە زۆر بابەت لە خۆیەگرێت ینی پرسێکی گەلێک بێگومان وەکوایە بڵێ لە هەموو جیهان جووەکان لەگەڵ مسلمانەکان ئاشتەوایی ڕاگەێنن. مەبەستمانە لەم بابەتەدا گفتوگۆی زیاتر بکەین. دکتۆر غازی فەیسەڵ بەڕێوەبەری سنتەری عراقی بۆ لێکۆڵینەوە استراتیژیەکان لە ئامانی پایتەختی ئۆردنەوە میوانی ئەمەیە. دکتۆر غازی شەو باش، زۆر بەخێربێ بۆ کوردستان 24. دکتۆر نەتەنیاهۆ لە گوتارەکەیدا زۆر گەشتبین بوو. پێتان وایە ئەم نزیکبوونەوەیە چندە واقعی و جددیە؟ وا دیارە هەوڵەکانی سەرۆک بایدن لە ئەو ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا بۆ لێک نزیکردنەوەی دیدگاکانی ئیسرائیل و شانشینی سعودیە و خەریکە لە سەرکەوتن نزیک دەبێتەوە و 24 لە ساڵی داهاتوودا باوەڕم دەچێتە بواری جێبەجێکردنەوە. من لەو باوەڕەدام شانشینی سعودیە تا ئێستاش پابندە بە ئەو دەستپێشخەریایی لە لووتکەی بەیروت پێشکەشی کردو لە ساڵی 2001 لەو دەستپێشخەریەدا چارەسەری دۆزراوەتەوە بۆ دۆزی فەڵەستین، هەروەها بۆ هێنانەکایەوەی سەقامگیری بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەسەر بنەمای بڕیارە شەرعیەکانی نەتەوە یەکگرتووەکان لە ساڵی 1948 تا شکستی حوزەیران و بڕیاری 224 کەواتە باڵێ سعودیا لە ڕێککەوتنێکی ئاشتی نزیک دەبێتەوە و لە ڕێککەوتنێکی ئاشتی و پێکەوە ژیان لەگەڵ ئیسرائیل بۆ دۆزینەوەی چارەسەریەکی ڕیشەیی بۆ دۆزی فەڵەستین لەسەر بنەمای مافی چارەی خۆنووسین هیگەلان و پێویستە لەسەر خەڵکی فەڵەستینیش بڕیار لەسەر چارەنووسی خۆیان بدەن چێ لە چوارچێوەی چارەسەری هەردوو دەوڵەت دەبێت یاخۆت لە چوارچێوەی کۆمەڵگەی نێودەوڵەتی دەبێت. دکتۆر غازی نەها نەتەنیاهو دەبێژێت و گەفا ئیرانێ ئیسرائیل و وڵاتین عەرەبی نزیکی هەفودووکردنە لەگۆر باوەریاتە بەس گەفا ئیرانەیەک و ئیسرائیل و وڵاتین عەرەبی نزیکی هەفودووتکەی یانژی گەلک مژارێن دن هەنە مژارێن ئابۆری گەشت و گوزار پیشەسازی ئەکۆنۆمی دانوستاندنین دوارەی تەکنۆلۆژیە دەیانێ دیتناتە چاوایە؟ بەڵێ واتە بەدڵنیاییەوە سیاسەت و استراتیژیاتی ئێران لە ساڵی 1970 کۆماری ئیسلامی ئێران ویلایەتی فەقیه و دەگەڕێتەوە بۆ دەستور و هەروە پێکهێنانی سوپای پاسداران کە دەستوری ئێرانی بە زۆر داکۆکی لە گرنگەکەی دەدات و هەروەها شارکردن لە دەرەوەی سنوورەکانی کۆماری ئیسلامی ئێران مانای وایە کە ئامانجی شۆڕشی سوپای پاسداران بڵاوکردنەوەی سیاسەتی ئێرانە لە دەرەوەی ئێران ئەم ناوەڕۆکە ئەم ئەرکە استراتیژیای سوپای پاسدارانی ئێران مانای وایە کە مانای دەسوەردانی سەربازی بۆ وڵاتانی کەنداوی عەرابی و عێراق و وڵاتانی دیکەی جیهانی ئیسلامی دەگەیەنێت هەروەها لە ئەفریقیا و ئاسیاش کەواتە ئەم دەسوەردانە ئەم جەنگە ڕاگەیەندراوە لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە بەدڵنیاییەوە هەڕەشەیەک بۆ هەموو وڵاتانی عەرابی و وڵاتانی ئیسلامی دروست دەکات. لێرە بیرۆکەکە سەری هەڵداوە لەو استراتیژیەتەی ئێرانی فراوانخوازی بۆ ڕاگەاندنی جەنگ بەهۆی ئەم هۆکارەوە وڵاتانی عەرابی هەندێک بەشێکیان پەنام بردۆتە بەر ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیان لەگەڵ ئیسرائیل لەوانە ئیمارات مەغرب و مەسر و هەروەها
ئۆردن و چەند وڵاتانی دیکەش دکتۆر خۆتان دەزانن کە ئەمریکا لە نێوەندی سعودیە و ئیسرائیلدا ئەمریکا نێوەندگیریە بۆ دەکات ئایا ئەمە بەشێکە لەو ڕێکەوتنە ئەمنیەی پێشتر لە نێوان سعودی و ئەمریکادا کراوە؟ باڵێ من لەو باوەڕەدام ئەمریکا لە کاتی ئیتفاقاتی ئیبراهیم کە سەرۆک ترامپ و ئیدارەی ئەمریکا سەرپەرشتیان کرد و سەرکەوتنی بەدەستهێنا لە ئاسایکردنەوەی پەیوەندیەکانی نێوان ئیسرائیل لەگەڵ وڵاتان ئیمارات و هەروەها لەگەڵ شانشینی مەغرب و هەروەها لێک نزیک بوونەوە لە نێوان ئیسرائیل و سوودان و سەرکردەکانی سوودان و ئیسرائیل هەروەها لێرەدا چەند هەوڵێکە بوون بۆ لێک نزیکردنەوەی لەگەڵ وڵاتانی دیکەی عربیش چ یا ئیسلامی چ ئەفریقی یاخۆت ئیسلامی کەواتە ئیدارەی ئەمریکی لە بنەڕاتدا هەوڵدادات کە لێک نزیک بوونەوە بخڵقێنێتن و پێکەوە ژیان و هاوبەشی و شەراکات لە نێوان ئیسرائیل و وڵاتانی دیکە بێنێتە ئاراوە لە بنەڕەتدا ئەمریکا ئیسرائیل بە هاوپەیمانێکی استراتیژی خۆی دادەنێت و بۆیە هەمیشە کار دەکات بۆ دەستەبەرکردنی ئاسایشی ئیسرائیل ئەم هاوکێشەیە دەکرێت سەرکەوتوو بێت ئەگەر واشنگتن توانی ئەم پێکەوە ژیانەی ئاشتەوایی لە نێوان ئیسرائیل و وڵاتانی عربی بێنێتە ئارا و بەتایبەت لەگەڵ سعودیە هەروەها بەحرەینیش لە ڕێکەوتنەکانی ئەبراهام ڕێی هەبوو و پەیوەندی دیبلۆماسی لەگەڵ ئیسرائیلدا هەیە. بەڵێ برێز دکتۆر غازیتە بە خۆ دەست نیشان کرد ینی دەما ترامپدە ینی نزیکاحیا ئیسرائیل لەگەل gelek welatên Erebî çêbûn niha dema Biden de berdewam dike yanî ev stratejiya dewleta Amerîkaya ku ferq nake komarî bin yan demokrat bin ev yek stratejiya dewleta Amerîka bixwe ye û ji bo aştiya rojhilata navîn piştgiriyeke Amerîkayê jî tu çawa dibîne? Balê. باڵێ بەدڵنیاییەوە ئێمە بیرمان دێتەوە کە ڕێککەوتنەکانی تبێت بە سەرپەرشتی سەرۆکی دیموکراتیەکان کارتەر جیمی کارتەر بوو لە کۆشکی سپی هەروەها چەند سەرکردەیەکی ئیسرائیلیش تێدا ئامادە بوون هەروەها ژمارەیەکی سەرکردەی فەڵەستینیەکان تێدا بەشدار بوون هەروەها ئەمریکاش چاودێری لە ساڵی 1992 کۆنگرەی مەدریدی ئاشتی لەبارەی ئاشتی کاتی گۆرباچۆف بەڕێوەچوو ئەنجامەکانی ئەو کۆنگرەیە زۆر گرنگ بوو بۆ لێک نزیکردنەوەی دید و بۆ چوونەکان هەروەها ڕێککەوتنی ئۆسلۆ لە ساڵی 1993 بۆ چەسپاندنی ئاشتەوایی لە نێوان ئیسرائیل و فەڵەستینیەکان کەواتە استراتیژیەتی ئەمریکا لە بنەڕەتدا بە ئاراستەی بنیادنانی ئاشتەواییە لە نێوان ئیسرائیل و وڵاتانی عربی بەڵام لە هەمان کاتدا پێویستە دەستەبەری مافەکانی مرۆڤی لە فەڵەستین و پاراستنی ئەو مافانە لە چوارچێوەی جارنامەی نەتەوە یەکگرتوەکان و بڕیارنامەی نێودەوڵەتی لەبارەی مافی چارەی خۆنووسین بۆ گەلی ئەوە پرسێکی زۆر گرنگە دکتۆر کە منیش دەمویست لێت بپرسم یعنی خۆتان دەزانن کە سعودیا دەیەوێت دۆخی فەڵەستین یەکلا ببێتەوە بە جۆرێک لە جۆرەکان ڕەوشی فەڵەستین لە ئێستا باشتر بێ کەواتە هیچ بربەستێک دەبینن لە بەردەم نزیک بوونەوەی سعودیا و ئیسرائیل بۆ نمونە فەڵەستین یاخود دۆسیەی ئەتۆمی مەدەنی سعودیا کە دەیەوێت پەرەی پێ بدات ئەمانە بربەستن لە بەردەم نزیک بوونەوەی ئەم دوو دەوڵەتە یاخودنا. باڵێ لێدوانەکانی بەرپرسانی سعودیا ئاماژە بەوە دەدەن کە هەر کاتێک ئێران چەکی ئەتۆمی بەدەست هێنا ئەوە پێویستە سعودیاش هەمان چەک بەدەست بهێنێت هەروەها سعودیا هەندێک کاروباری ئەمنی هەیە لە
پەرەپێدانی کەرتی بەرگری سەربازی بۆ هەروە سوپای شانشینەکە بۆ ئەوەی بتوانە خۆی لە پاراستنی ئاسایشی سعودیا و ناوچەکە بەرز بکاتەوە، هەروەها لە ئەنجومەنی کەنداودا هەروەها بۆ وڵاتانی کەنداویش. بۆیە ئێستا گفتوگۆ لەبارەی ڕێکەوتنێک لە نێوان ئەمریکا و سعودیە بەڕێوە دەچێت بۆ کڕینی چەکی بەرگری و بەهێزکردنی سیستەمی بەرگری سعودیە، کەواتە سعودیە ئەگەر هەنگاو بنێت بۆ هەنگاو دەنێت بۆ دانانی پەیوەندی دیبلۆماسی لەگەڵ ئیسرائیل لە هەمان کاتیشدا بۆ بەرەو پێشبردننی سیستەمی بەرگری وڵاتەکەی بۆ داهاتووی وڵاتەکەی کە نەوەک لە داهاتوودا ئاسایشی بکەویتە ژێر هەڕەشەی وڵاتانی. برێز دکتۆر غازی هەروەها داخەفتنا خۆدە لە نەتەوەی یەکگرتی سەرۆکەی ئیرانی سەرۆکۆماری ئیرانی ئیبراهیم ڕەیسی گوت و پەیوەندی لەگەڵ ئیسرائیلی خیانەت لە دۆزا فلستینەیە لێ وەکی تە بۆ خۆ دەست نیشان کردی، یانێ چارەسەریە پرسا فلستینی لە گۆر چەرچەبەیان نەتەوەین یەکگرتی گەلو مەزنترین کێشەیە یانژی ئالۆزیات نابینە جیهانە عەرەبی و ئیسرائیل دە چارەسەر ناکە، یعنی وێ دەمێ یعنی سەکنا ئیرانێژی بەرامبەری ئیسرائیل چ دەبێت نرخاندناتەگەر؟ بەڵێ واتە بەڵێ ئێران لە بە شێوەیەکی سروشتی ئەڵوێستی تایبەتی خۆی هەیە و مافی خۆیەتی لەبارەی پرسی ئیسرائیل و مامەڵەکردن لەگەڵ دۆسیەی ئاشتی و گەلی فەڵاستین وەک خۆی مامەڵە بکات. واتە گەلی فەڵاستینی لە ساڵی 1948ەوە تا ئێستا بە هەوڵی زۆری دیبلۆماسی داوە و بە چەند قۆناغێکدا گوزەری کردووە و هەروەها بەرەی بەرگری فەڵەستینی چەکداریش چەندین چالاکیان هەبووە، چه ئیسلامی یاخود ڕادیکالی یاخود سەربەهار یاخود میانڕە و هەتا ئەمڕۆمان کە ماوەی 75 ساڵە گەلی فەڵاستین لە کەمپەکاندا بەدەست نەهامەتیەکانەوە لە دۆخی سەختدا دەژین. حزبە ڕادیکالیە ئیسلامیەکانیش ئەوانەی هاوپەیمانی ئێرانن نەیانتوانیوە هیچ هەنگاوێک بەرەو پێشەوە ببن بۆ ئەوەی کە تا ئێستا لە شەڕدا بەردەوامن و لە کەمپی عین الحلوە لە لوبنان هەروەها من بلانەکانی ئەو من بلانەوە بەردەوامن پێویستە لە چوارچێوەی یاسای نێودەوڵەتی و جارنامەی نێودەوڵەتی و مافی چارەی خۆنووسی چارەنووسێکی ڕیشەیی بۆ ئەو کێشەیە بدۆزرێتەوە. ئەمە مافێکی ڕەوای گەلی فەڵەستینە کە بە کەرامەتەوە بژیت، هەروەها هەر خۆیانیش تاکە سەرچاوەم بۆ ئەوەی دەستنیشان مافی چارەنووسی خۆیان بکەن. مافی نا ئێران و نە هیچ وڵاتێکی دیکەی عەرەبیە کە مەرجی خۆیان بە سەرگەلی فەڵەستین و دۆسەکەیدا بسەپێنن. سپاس بۆتە دکتۆر غازی فەیسەل ڕێبەری سنتەرە عێراقیش بۆ لێکۆڵینی استراتێژی میوانیمە. دەست خۆش دکتۆر.